لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە ڕۆژی 1/6 ڕۆژی جیهانی مناڵانە پیرۆز ئەەکەم لە تەواوی مناڵانی جیهان و بە تایبەتی مناڵانی گەلی کورد. هیوادارم ئیتر ئەم ڕۆژە ببێتە مای خۆشی بۆ هەموو منداڵەکان چونکە مناڵانی بە تایبەتی گەلی کورد لە ژێر زۆر عەزابی نەفسیە ئەژین لە ژیانی خۆیان دوورخراند و لە جیهانی مناڵان دوورخراونتەوە بەهۆی ئەم هەموو نەهامەتیە بەسەر گەلی ئێمە هاتووە و زۆربەی مناڵەکانمان ینی لە سەرجادەکان ئەبینین لە شەقامەکانە لە شوێنەکانە لە شوێنە زبڵدانەکانە شت ئەچنەوە بۆ بەڕێوەبردننی ڕۆژێکیان زۆر بەداخەوە هەزارەها مناڵان ئەبینین شت بەدەست ئەفرۆشن ئەوە معنی ئەوە مافی مناڵە خوراوە بەڕاستی نابێ مناڵ لەو بارودۆخە لەو تەمەنە بچووکە بخرێتە بەر ئیشەوە. هیوادارم بارودۆخێک بێتە پێشەوە دایکان و باوکان بتوانن بژێوی مناڵەکانیان بەسەر بەرزی پیاکەن و بۆی بە جوانترین شێوە مناڵ پەروە دەکەن چونکە مناڵ گەنجینەی دوا ڕۆژی ئێمەیە مناڵ بەڕێوەبەری داهاتووی وڵاتی ئێمەیە پێویستە لەسەر دام و دەستگای وڵات و دەوڵەت و هەموو لایەنەکان کە ڕێز دانێن بۆ مناڵ لەم ڕۆژەدا بیر لە مناڵان بکەنەوە ئیتر با بەس بێ مناڵان لە نەهامەتی و نەکبەتیە ئیش بکەن بە هەزارەها مناڵ فەوتاوە لە پێناوی بژێوی ژیانیا زۆرەوەی جار مناڵ ئەکەوێتە پێش باوکی شتە ئەچنێتەوە لەسەر کۆڵانەکان لە سەرجادەکان ئەمە مافی مناڵێ. هیوادارم بارودۆخەکە ئەوەندە باش بێ دایکان و باوکان بتوانن موچەی خۆیان وەربگرن بە ڕێکوپێکی مناڵەکانیان بەخێو بکەن ئیتر با بەس بێ نەهامەتی با بەس بێ ینی ئەو ژیانەی کەم ئەو مناڵانی بەتایبەتی کورتیاجن چونکە هەمیشە ئێمە وڵاتی ئێمە داگیر کراوە لە هەر چوار لاوە لە پەلامار ئەدرێەوە ئەبینین بناڵانی ئێمە قەسفەکرێ ئەکوژرێن لیان ئەدرێ بە هەموو شێوەیەک مناڵ ئەچەوسێنرێتەوە. هیوادارم دەنگێک بەرز بێتەوە ئیتر با بەس بێ قەسف و کوشتن و بڕینی وڵاتەکەمان بەسە ئیتر داگیرکردن بەسە ئیتر تاڵانی کردن بەسە ئیتر کوشتنی میلەتەکەمان خاکی خۆمانە دەستدرێژیمان نەکردووەتە سەرخاڵ خاکی کەس خاکی خۆمان ئێمە خوێن لە ئەکەین بە قوربانی لە پێناوی ئازادی وڵاتەکەمانە. دیارە مناڵانش لەم ڕۆژە ینی کە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان من لێرەوە دەستخۆشییان یەکەم لەگەڵ کۆمەڵی هێوی کە توانیان ئاهەنگێکی بچووک دروستکە لەم ڕۆژە پیرۆزەدا ئەویش بیانی کار و چالاکیەکانیان بریتە لە هەڵپەڕکێی دەستەی مناڵان و هەروەها لێدوانی بۆ ئەو جەماوەری کە لێرن و لێدوانێکیش بۆ هەموو ڕاگەاندنەکان و گۆرانی مناڵێکی خنجیلانە کە وشەی کوردی بە گۆرانی کردووە وە زۆر چالاکی تریش دوو ڕێکخراوە هەستاون بە ئەنجامدانی ئەم چالاکیە لەم ڕۆژە پیرۆزەدا جارێکە پیرۆز بێ لە تەواوی مناڵانی جیهان و بە تایبەتی مناڵە چاوگەشەکانی کوردستان. ڕۆژی جیهانی منداڵان پیرۆز بێت و هیوادارین مافەکانمان دەستەبەر بکرێت و زیاتر گرنگی بە مافەکانی منداڵ بدرێت و وەک وڵاتانی تر ڕۆژێکە ئەبێ مافەکانی خۆمانی تیا دەستەبەر بکرێت و ئەو شتانی پێمان خۆشە بەدەست بێنرێت. پیرۆزبانی لە هاوڕەکان مەکەن و ڕۆژی مناڵانیان پیرۆز بێت. لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە من دامگیرم ڕۆڵی گیام ناون کێکی جوان دەبیکەنەوە بەسڵبان دیارە هەی فێڵباس بڕۆ ڕێوی تەڵەکەت بات تا دەگمانایەتەوە دەرگاکە ناکەینەوە. سەرەتا ڕۆژی جیهانی منداڵان لە هەموو منداڵانی کوردستان و جیهان پیرۆز بێت. هیوادارین تەندروست و سەرکەوتوو بن. ڕێکخراوەکەمان ڕژاک هەمیشە منداڵان وەکو خۆرێکی درەوشاوە دەبینێت. ئێوە زۆر گرنگن بۆ گەل و نیشتیمان. کاتێ منداڵێک لەدایک دەبێت خێزان و بنەماڵە دڵخۆش دەبن بە لەدایکبوونی ئێوە لەبەر ئەوە دەبێت ئێوەش دایک و باوک و کەسوکارتان دڵخۆش بکەن بە سەرکەوتنتان.